هەموو ساڵێک لە یادی عاشوڕا بە بۆنەی شەهیدکردنی ئیمامی حوسەینی کوڕی عەلی لە کەرکووک بە بەشداری سەدان هاوڵاتی شیعە مەراسیمی تایبەت بە بەرزڕاگرتنی ئەو ڕۆژە بەڕێوە دەچێت. ئەم ساڵ لە ژێر چاودێری توندی هێزە ئەمنیەکان مەراسیمەکانی تایبەت بە عاشوڕا لە گەڕەکی تسعین بەڕێوە چوو. لە مەراسیمەکانی کەرکووک پێکهاتەکان بێجیاوازی بەشداری دەکەن و تیایدا شەهیدکردنی ئیمامی حوسەین وەکو ڕەمزی قوربانیدان و بەرەنگاری لە ستەم و نادادگەری وەسف دەکەن. جدد عهدنا ووفاءنا للإمام الحسين عليه السلام. هەموو ساڵێک ئێمە بەڵێن دووپات دەکەینەوە بۆ ئیمامی حوسەین کە لەسەر ڕێبازی ئەو بین، چونکە ڕێبازی ئەو بەرەنگاربوونەوەی ستەم و نادادگەریە. ئیمامی حوسەین هەموو شتێکی لە پێناو چەسپاندنی دادگەری و دادپەروەری پێشکەش کرد. ئیمامی حوسەین ڕەمزی قوربانیدانە. ئەو کۆچی کرد بۆی دادگەری بچەسپێنێت، چونکە گەندەڵی و نادادگەری بە ئاشکرا دەبینرا. بۆیە ئێمەش دەبێت بەڵێنی بۆ دووپات بکەینەوە، دژی ستەم و نادادگەری بوەستینەوە و قوربانیشی لە پێناو بدەین، وەک چۆن ئیمامی حوسەین هەموو شتێکی لە پێناوی دادگەریدا کردە قوربانی. ذكرى عاشوراء استشهاد خير أحفاد الرسول صلى الله عليه وسلم سيد الشهداء أهل الجنة. أو درسه بحمو عالم حسين شون تضحية كردي، هو درسه بحمو خلق حسين عزيزي كلكاني فدا كردي بو بيش دين إسلامي دين محمد لبروا إما حموي تعلمه كان بو أو رسالة بو أو فداكار لغا فداكارة وقت حسين كسب فداكار نبو من كان حموي فداكر لسر إعلاء الدين الإسلامي. هەر بە بۆنەی بەڕێوەچوونی مەراسیمەکانی عاشوڕا لە کەرکووک چەند ڕێو شوێنێکی ئەمنی توند گیراوەتە بەر، بە تایبەتی دوای تەقینەوەکانی چەند شەوی ڕابردووی شارەکە. بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆی کەرکووک دەڵێت تا سبەینێ هاتوچۆی ماتۆر سکێل قەدەغە کراوە و چەند ڕێو شوێنێکی توندی ئەمنی گیراونەتە بەر. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کەرکووک بەشێکین لە ئەو هێزە ئەمنیانەی کە لە ناو کەرکووکا بڵاوبوونەتەوە و ئەو هێزە ئەمنیانە قیادەی عەمەلیات مشتەرەکەی متقەدیمە سەرپەرشتیەکە. ئێمەش لەگەڵ ئەوانە هەندێک واجباتمان پێدراوە وەکو ڕێوشوێنگرتنی جادەکان بۆ سیارەکان داخل نێنە ئەو جێگانەی کە ئەم مەراسیمەی لێکرێ. ئێمە تا ڕۆژ چوارشەممە ماتۆر بە هیچ شێوەیەک نابێت لە ناو کەرکا بسوڕێتەوەیشی بسوڕێتەوەی ئەیگرین و مسادرەیە. ئەو ڕێگانەی کە دێن بۆ ئەم مەراسیمانە هەمووی گیراوە. لە یادی عاشوڕادا لە کەرکووک پێکهاتەکان جەخت لەسەر تەبایی و پێکەوە ژیان دەکەنەوە و بە پێویستی دەزانن لەو یادەدا پێکەوە بەڵێن بدەن، تەبایی و ئاشتی و برایەتی بپارێزن و شەهیدکردنی ئیمامی حوسەین بکەنەوانەیەک بۆ بەرەنگاربوونەوەی ستەم و نادادگەری کۆمەڵایەتی. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.